گفتوگۆکانی هەرێم و ناوەند بۆ چارەسەری کێشەکان بەردەوامە. وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لە بەغدان لەگەڵ بەرپرسانی باڵای بەغداد پرسەکانی نەوت و گاز و کارەبا و دەواازە سنووریەکان و قەرزەکان گفتوگۆی لەبارەوە دەکات. ئومێدم هەیە کە ئەم جارەیان حکوومەتی هەرێمی کوردستان جددیانەتر چونکە هەروەک لە چست و چالاکی وەفدەکە ئەیبینین و لە خەمخۆریان بۆ ئەوەی ئەم کێشەیە لەبەر ئەوی وەک پێشتری ژوتمان ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵک و گەشانەوەی ئابووری و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و تا ڕادێ عێراقیشەوە هەیە بۆیە جەختەکرێتەوە کە بە ڕەچاوکردنی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان ئەو ڕێکەوتنە ئەنجام بدرێ. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی دەربڕیوە بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵ سەبارەت بە پرسی داهاتی نەوت و دەواازە سنووریەکان و موچە و بودجەی هەرێم بۆی لە پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی نوێ جێی بکرێتەوە. بۆ مەبەستەیش یەکێتی لە هەموو لایەکەوە هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ لە پێنا و قووت و بژێوی هاوڵاتیان. ئەو پێداگریەی کە ئەم جارە وەفدی کوردیی کا لە بەغا پێداگریەکە لەسەر بنەما، یعنی بنەمای ئاسۆیەکی ڕوون، بنەمای دووربینی بۆ چەند ساڵێک، یعنی تەنها شتێکی کاتی نییە و تەواو بێ، مانگێک و دوو مانگ و سێ مانگ نییە و تەواو بێ. لەبەر ئەوە لە هەر لایەکەوە تەماشای ئەەکەی کاری ئەم وەفدە کارێکی زۆر جددیە و کارێکی گونجاوە و کارێکە بە پێی پرەنسیپەکانی ئێلیمنتی سیاسی ئەڕابەڕێوە. ئەم خاڵە زۆر گرنگە. مێژووی پەیوەندیەکانی هەرێم و ناوەند پڕیەتی لە ململانێ و بێمتمانەیی. زۆر کاتیش ڕێکەوتنەکان لە نیوەی ڕێگا کۆتاییان پێهاتووە. ئەم جارە قوبات تاڵەبانی لە بەغداد دەیەوێت هەموو ئەو کێشانە چارەسەر بکا و ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ بەغداد ئیمزا بکات. ئاورالی گەلی کوردستان، سلێمانی.